ڕۆژنامەی فۆڵن پۆلسی ئەمریکی لە راپۆرتێکیدا بە ناونیشانی ماڵە کارتۆنیەکەی کوردستانی عێراق لە بەردەم ڕووخاندایە ئاماژەی بۆ کردووە دوای 20 ساڵ لە ئازادی عێراق قەوارەی هەرێمی کوردستان وەک کارتۆنێک ماوەتەوە و گرفتی دیموکراسی هەیە. ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی هەرێمیش وەک پیشەی هەمیشەیی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەشێکی ئەو راپۆرتە ڕەت دەکاتەوە، هەروەها حاشا لابوونی پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانیش دەکات. باسی کێسەکانی ڕۆژنامەنووسان دەکرێت. ڕاستە من تەماشای راپۆرتەکەم کرد. راپۆرتەکە ئێمە تەمعەن لە راپۆرتەکەدا کۆی گشتی ئەگە سەیر بکرێت ژمارەکە زیاتر لە 12-13 ڕۆژنامەنووس زیاتر نییە کە ئاماژە پێ دەکرێت. ئێمە لە هەرێم 8,000 ڕۆژنامەنووسمان هەیە بە پێی سەندیکای ڕۆژنامەنووسان، عەفوەن 7,000 ڕۆژنامەنووس هەیە کە تومار کراون لە سەندیکای ڕۆژنامەنووسان. تەسەوەر بکەن بۆ هەرێمێکی بەو حەجمەی جوغرافی 7,000 ڕۆژنامەنووس بە پێی یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 ئەمە دەستکەوتێکی گەورەیە و 1000 ڕۆژنامەنووس زیاتریش بەدەر لە سەندیکای ڕۆژنامەنووسان ئێستا لە هەرێمی کوردستان ئیشی ڕۆژنامەگەری دەکەن کە قەت مەناعەتمان نەبووە و ئیشەکان وەک خۆی ڕۆیشتووە. چاودێرێکیش پێی وایە دوای ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان کورد لە چاوی وڵاتانی دەرەوە قەوارەیەکی هەڵکەوتە بوو، بەڵام دوای 32 ساڵ و لە ئەنجامی خراپی بەڕێوەبردن و ڕەخنەی دەیان راپۆرتی نێودەوڵەتی وای لێ هاتووە قەوارەی کوردستان بە کارتۆنی ناوزەند بکرێت. سەروبەندی ڕوخانی ڕژێمی عێراقدا خاڵێکی گەشت و وێنەیەکی جوان بوو بۆ دنیای دەرەوەدا کە دەسەڵاتداران هەرێم لە هەوڵی ئەوەدا بوون کە پایەکانی دیموکراسی هەروەها بنەماکانی مافەکانی مرۆڤ و هەروەها دابینکردنی خۆشگوزەرانی و هەروەها بوون بە سەرچاوی سەقامگیری لە ناوچەکان دابین بکەن و هەروەها بەرجەستەی بکەن بەچکەچی بەداخەوە ئەو وێنێتەوە و گۆڕا بۆ وێنەیەکی ناشرین و خراپ بۆ دنیای دەرەوەدا. تا دێت هۆشداریەکان بۆ سەر قەوارەی هەرێم و بەتایبەت دەسەڵاتداران زیاتر دەبن. بڕیارەکانی دادگای نێودەوڵەتی و دادگای فیدراڵی دژی نێوتی هەرێم و ئەو هەموو راپۆرتەی کە باسی گەندەڵی و نەبوونی ئازادی لە هەرێم دەکەن وای لە بەرپرسان نەکردووە بە خۆیاندا بچنەوە. بە پێچەوانەوە زۆر بێباکانە هەموو ڕەخنە و هۆشداریەکان ڕەت دەکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.